پوڕابی کە بە تەمەنترین حاجی هەرێمی کوردستانە ئەمڕۆ لە نێو قافڵەی حاجیاندایە بەرەو ماڵی خوا مەکەی پیرۆز گەشت دەکات بۆ بەجێگەیاندنی پایی پێنجەمی ئیسلام کە حەجە. هنا بيريت ناوستارة ذات كي أريبا خوا هنا بيريت ناوستارة بانو بتا بيرابي أدي هذا مردم لوي مردم بام شيء نوقها موش والله بحمري مدريش نبي والله لو هم كردستاني لو هم عالمي لو هم كردستاني لو خزمو كسا لو برا لو برازا لو خزمين أخو خرا دعاي خير أدي دعاش لهم أمتي محمد كان لو كردستاني كان لو أمتي كان لو هما بدعاء خيري كان وايا بقسمته نسيبي هما لا إن شاء الله بدعاء خيري كان إن شاء الله إن شاء الله بمراد مقصود بالفايدة أنقوش دعاء لو ما كان بين لوي برك وخو بيتوا يشي في بكري بتماي أو خداي برا پوڕابی کە زۆر تامەزرۆیە بۆ بەجێگەیاندنی فەریزەی حەج دەڵێت 4 ساڵە نیازی گەشتی حەجم هەیە پار ساڵیش بەهۆی زۆری تەمەنەوە ڕێنەدرا بچمە ماڵی خوددا بەڵام دڵخۆشم کە ئەمڕۆ گەشتەکە دەکەم و دڵخۆشیم بە جۆرێکە وێنە ناکرێم. ئەمن ئەوڕۆپێ خۆشە لەو سەفەرە خۆشەی هەستم بێ هەم خۆشان خۆشە لە من وابینە نانم پێخلێ لە کەیف خۆشە نەبرسیە بم نەتێنیە بم ئللا لە کەیف خۆشێت چونی ڕبی هەموو ئومەتێ محەممەدی پارێزی دوایش لە هەموو کوردستانی کە مەسەر کە فەرێوەڵا و سێ ستارە چارە بەخوای بەتەمامە بەتەمای خوای پاریشم دەرزی لە خۆ دەحاضر بە ماکمێ بزگەوتێ گۆتار حمرتی گەبر هاوی ئەمە خزمەتکارێمە چاوتە لە من بی بەخوا من بڕەکە شڕم درا بە قوربانی تو بم ئەمە خزمەتکاری هەمومانم حازی زێمنی شانازی دەکەم کوڕێمنی حازی زێمنی دڵخوای گەورەکەوە ئەو شەرەفی بەمە بەخشیکەوە خزمەتی بەتەمەنترین حاجی بکەم کە لە قافڵەی مندایە کە تەمەنی 103 ساڵە شانازی دەکەم بەو خزمەتێک کە لۆگشت حاجان و بە تایبەتی ئەو پوڕابیەیە کە لە هەمە بەتەمەنترە. پوڕابی دانیشتووی گوندی نزاریەی سەر بە ناحیەی سمیلانە لە ناوچەی باڵەکایەتی بەپێی مێژووی ناسنامەی باری شارستانی لەدایکبووی ساڵی 1920 ئەمڕۆ لەگەڵ 311 حاجیتر لە سۆرانەوە بەرەو مەکەی پیرۆز بۆ بەجێگەیاندنی فەریزەی حەج بەڕێکەوتن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.